نرخی نەوتەوە لە بازاڕی جیهاندا لە ئیدارەدانی ئەو داهاتەی کە چەندەها ساڵە هاتووەتە عێراق. یەکێک لە پانڵی پێشوو ئاماژەی بەوەدا کە بودجەی عێراق لە 2004ەوە تاکو ئەمڕۆ چەند گەورە بووە، چەند داهاتێک هاتووە و ئایا مقابل بەو داهاتە ئایا حکوومەت توانیوێتی جێی خۆی بگرێتەوە، توانیوێتی وڵات بژێنێتەوە و گەشەی پێ بکایان نە. ئەوە خەڵک تەقیمی ئەو پرسیارە ئەکات. لە هەرێمی کوردستان گەشەپێدانێکی زۆر بینرا لە مدەتێکی کەمدا، بەحقیقەت لە بینی 2005 و 2011 و 2012 داکو و بیدایەتی 13شە کوردستان لە ماوەیەکی زۆر کورتە گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینی. بەڵام کە ئەم گەشە بەرز و پەلەی بەخۆیەوە بینی، هیچ کۆنتڕۆڵێک نەبوو لە ناو سیستمی حکومڕانیمان بۆ ئەوەی بتوانین ڕەتفعلێکمان هەبێ لەو ڕۆژەی کە وەزعی ئابووری هەرێم و ناوچەکە و جیهان خراپ ببێتەوە. ئێمە شارەوە نییە، ئێمە وڵاتێکی سربەخۆنین، ئێمە هەرێمێکین و بۆیە ئەو کەرەستەی کە بەدەستمانە وەکو هەرێمێک بۆ ئیدارەدانی اقتصادی هەرێمەکەمان زۆر جیاوازە لەگەڵ ئەو کەرەستەی کە بەدەست برایانمان لە حکوومەتی ناوەندەوە. بۆ نمونە ئێمە وەکو هەرێمێک سیاسەتی نەقدی بە ئێمە نییە، ئێمە ناتوانین سیاسەتی نەقدیمان هەبێ، ناتوانین دەستکاری قیمەتی دینار بکەین، ناتوانین پارە تەبعەکەین. ئێمە وەکو هەرێمێک دەرگای وەرگرتنی قەرزی بیانی و قەرزی نێودەوڵەتیمان مەحدودە. ناڵێم پێمان ناکرێت ئەتوانین قەرز وەرگرین، هەوڵیشماندا و پێمان وایە خەڵکانێکیش هەن کە ئامادەن قەرز بن بە هەرێمی کوردستان. بەڵام قەرز تاکە ڕێگا نییە بۆ دەربازکردنی کوردستان کە لەم قەیرانە دارایی کە ئەمڕۆ ڕوبەڕووی بووەتەوە، کە ئێمە بە چەندین جار وەسفمان کردووە مەترسیدارترین قەیرانە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووەتەوە ئەمڕۆ، قەیرانی دارایی و ئابووریەکەیە. بۆیە ئەمە ئەم دوو ئالیەتە بخەرە لایەکەوە کە تەماشای چەند وڵاتێکی ترەکەی. ئەمە تورکیا نوێنەرێکی باڵای وڵاتی تورکیا خۆی لێرەدایە. تورکیا لە ساڵی 99ەوە تووشی قەیرانێکی دارایی سەخت بوو و بە دوای هەنگاوێکی زۆر بە هاوکاریەکی زۆر و بە چەند بڕیارێکی بە جورئەتەوە توانیان ساڵ لە دوای ساڵ هەندێک چاکسازی گرنگ ئەنجام بدەن بۆ ئەوەی لە 2002ەوە وەزعی اقتصادی تورکیا باشتر بوو تاکو 2004 و دوای ئەوە واضح بوو کە تورکیا بوو بە یەکێک لە هێزە اقتصادیە گەورەکانی ناوچەکەدا. بەڵام تورکیاش هاوکاری هەبوو لە مؤسساتی نێودەوڵەتی لە ڕێگای قەرزەوە، وۆڵد بانک و IMF هاتن هاوکاری تورکیان کرد، هاوکاری مؤسساتەکانی تورکیان کرد بۆ ئەوەی لەسەر پێی خۆیان بوەستن و خۆیان دەربازکەن لەم کێشەی کە ڕوبەڕووی بووەتەوە. ئێمە وەکو هەرێمی کوردستان دیسان لەبەرەوەی کە بەشێکی لە عێراقا ئەو دەرگایی کە هەیە بۆ وەرگرتنی هاوکاری ڕاستەوخۆ بۆ ڕزگارکردنی کوردستان لە قەیرانی دارایی و ئابووریەکەی کە تووشی بووە کەمە. بۆیە ئێمە دوو ئالیەتمان بەدەستەوەیە. ئالیەتی باشتر ئیدارەدانی داهاتی خۆمان و پیاچوونەوەی خەرجیەکانی خۆمان کە وەکو بڵین سیاسەتێکی دارایی باشترمان هەبێت لە هەرێمی کوردستان و چاکسازی. ئێمە ئەم دوو کەرەستەیەمان هەیە. پێشی بچێوێت مەوزوعەکەی نامێت دوایی بێمەوە سەری باسی بەغدا هەولێرت کرد، بەس ئەو دوو خاڵی خۆ دەبیر نەچی. حەزەکەم لە جیاتی خەڵک پێت بڵێم زۆربەی خەڵک پێشی دوو ساڵ دەیانگوت بەغدایە تەشخەرە بە هەولێر دەکات، بەغدایە وەزعی تاوانیە. ئێستا لە زۆرینەی خەڵکی کوردستان پرسی دەرەخەتای هەولێرە. جوابی جەنابەت چییە؟ تۆ لە ناو وەفتەکان بووی، ئاگدار بووی، چییە بەغدا؟ جوابت چییە بۆی کە ئایا مبادرەی هەولێرە وەزعەکەی تێکداوە؟ مبادرە خۆی چاپڵەپێک دەستێ نادرێ، هەردی هەردوو لابی، بەڵام مبادرەی هەولێر چی بووە کە ڕێ بگری لەوەی کە وەزع چار؟ خۆ کاک دلاوەرەوە پرسیارێکی گرنگە، بەڵام پێم وایە ئەوە تەوەری گفتوگۆکەی ئێمە نییە. ئێمە ئەتوانین بگەڕێینەوە ڕابردوو، بگەڕێینەوە 2004، بگەڕێینەوە 2005 کە دەستورمان پەسەند کرد، مناقەشەکرایە دەستور جێگیر نییە، ئەمڕۆ هەیە نییە، سیادەتی قانون لە چه ئاستێکایە، قانونەکانمان ئەو 52 یاسایی کە لە دەستوری ئەتوانین زۆر مناقەشە بکەین لەسەر ڕابردوو کە من ینی احترامم بۆ پرسیارەکەی بەڕێزت پێم وایە سوودی نابێ بۆ ئەم مناقەشەیە.